بەناوی خوای گەورە سڵاوتان لەوێت بینەرانی بەڕێز و خۆشەوی ساڵێک تێپەڕدەبێت بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە 30 ئەیلولی ساڵی ڕابردوو. بەڵام پەرلەمانی کوردستان لە ماوەی 11 مانگی ڕابردوودا یاسایەکی پەسەند نەکردووە کە ژیانی خەڵک بگۆڕێ و لە دوایین هەنگاویشدا پەیڕەوی ناوخۆی هەموار کردەوە کە لە مەودوع ئازادیدا بە پەرلەمانتار چۆن مامەڵە بکات. بۆ قسەکردن لە سەرم پرسانە میوانداری بەڕێز دکتۆر کازم فاروق سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێمان کردووە کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان دەبێت. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. ساڵێک بەسەر هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا تێپەڕ دەبێت، بەڵام حکوومەت و پەرلەمانی نوێ کارێکی ئەوتۆیان بۆ خەڵک نەکردووە کە جێی بایەخ بێت. ئەندامانی پەرلەمانی کوردستان لە دوای ئەوەی لە مانگی 11 ساڵی 2018دا سوێندی یاساییان خواردووە، هیچ پرۆژە یاسایەکیان پەسەند نەکردووە کە ژیانی خەڵک بگۆڕێت. پەرلەمانی کوردستان لە ماوەی 11 مانگی ڕابردوو دوای هەڵبژاردننی سەرۆکایەتی پەرلەمان چەند کارێکی ئەنجام داوە، لەوانە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم و هەڵبژاردننی نێچیروان بارزانی وەک سەرۆکی هەرێم، هەموارکردنەوەی یاسای ئەنجومەنی پارێزگاکان و متمانەدان بە کابینەی نوێ بە سەرۆکایەتی مەسعود بارزانی. لە هەمان کاتیشدا پەرلەمانی کوردستان لە بڕیارێکدا سی ئابی وەک ڕۆژی کۆمەڵکوژی یەزیدیەکان دیاری کردووە. لە دوایین کاریشیدا پەیڕەوی ناوخۆی هەموار کردەوە. هەموارەکە بە کۆی دەنگی 91 ئەندامی پەرلەمانی کوردستان پەسەندکرا پیرۆزبایی لە خۆمان و لە خەڵکی کوردستانەکەین. بە پێی هەموارە نوێیەکەش پەرلەمانتار ئازادە لە فراکسیۆنەکەی جابێتەوە و بچێتە پاڵ فراکسیۆنێکی دیکە. واتە بە کورتەکەی پەرلەمان هیچ یاسایەکی لەو ماوەیەدا دەرنەکردووە کە ژیانی خەڵک بگۆڕێت. ئەمە لە کاتێکدایە فراکسیۆنە ئۆپۆزیسیۆنەکان چەندین پرۆژەیان لەبارەی موچە و دۆخی خەڵک پێشکەش کردووە، بەڵام پەراوێز خراون و بە پاساوی پابەندی دارایی نەخراونەتە بەرنامەی کاری پەرلەمانی کوردستان. لەلایەکی ترەوە لە کاتی بانگەشەی هەڵبژاردن پارتی یەکێتی بانگەشەی کوردستانێکی بەهێز و هەلی کار و خزمەت و ئارامیان بۆ خەڵک دەکرد، بەڵام دوای ساڵێک گوێ ڕای ئەوەی هیچیان بۆ خەڵک نەکردووە هێشتا لەبارەی حکوومەتەوە ناکۆکن. مەسعود بارزانیش تاوەکو ئێستا دەسەڵاتی بە قوبات تاڵەبانی جێگیری نەداوە. کابینەی نوێ لە سەرەتای ڕاگەیاندنی لە دەی تەمووز بانگەشەی ئەنجامدانی چاکسازی و خزمەتکردنی خەڵکی دەکرد، کەچی تاوەکو ئێستا یەک بڕیاری جێبەجێ کراوە، ئەویش زیادکردنی داوامی فەرمانبەران بووە کەچی دۆخی موچەشی چاک نەکرد. لە هەمان کاتیشدا لە کابینەی نوێ چەندین پۆستی نوێ داتاشراون. مەسعود بارزانی قەبارەی حکوومەتەکەی گەورە کردووە، تا ئێستا 4 یاریدەدەری بۆ خۆی دیاری کردوون، ئەوانیش هەر یەکە لە ئاشتی هەورامی، یاریدەدەر بۆ کاروباری وزە، ڕێباس حەملان، یاریدەدەر بۆ کاروباری وەبەرهێنان و ڕاژەی گشتی، محەممەد حاجی یاریدەدەر بۆ کاروباری تەندروستی، ڕانیا ئەحمەد یاریدەدەر بۆ کاروباری ئابووری. لەبارەی چاکسازیشەوە ئەنجومەنی وەزیرانی هەرێم لە 30 تەمووزی ئەمساڵ باسییان لەوە کرد بە زووترین کات پرۆژە یاسای چاکسازی دەنێرنە پەرلەمانی کوردستان، بەڵام تاوەکو ئێستاش بەهۆی ناکۆکی هەردوو پارتە دەسەڵاتدارەکە پرۆژەکەی نەگەیشتۆتە پەرلەمان. ساڵێک لەمەوبەر لە 30 ئەیلولی 2010 هەڵبژاردننی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بەڕێوەچوو. لە هەڵبژاردنەکەدا هەردوو پارتە دەسەڵاتدارەکە تەزویرێکی زۆریان ئەنجامدا، بەڵام لە کۆمسیۆنی هەڵبژاردن بە دەنگی کۆمیسیارانی پارتی و یەکێتی ئەنجامەکان قبول کران. دوای 9 مانگیش لە ئەنجامدانی هەڵبژاردن پارتی و یەکێتی و گۆڕان لەسەر پێکهێنانی حکوومەت ڕێککەوتن. جارێکتر ساڵتان لەوێت بینەرانی بەڕێز. دکتۆر کازم بەخێر بێن، سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هەمواری پەیڕەوی ناوخۆی پەرلەمان پرۆژەی کێبوو و ئێوە سەرنجتان چی بوو لەسەر ئەو مادانەی کە ئەمڕۆ لە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان هەموار کرانەوە و دەنگیان پێدا؟ بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، دیارە ڕێزوسڵاوم هەیە بۆ جەنابەت کاک حەکیم، ڕێزوسڵاوم هەیە بۆ بینەرانی کەناڵەکەتان. لە ڕاستیە ئەو خولەی پەرلەمان کە ئێستا دەست بەکارە کە خولی پێنجەمە
وابوو تەمەنی بوو بە ساڵێک تا ئێستا ئەوەی کە تێبینیەکی زۆر گەورەی لە لای ئێمە وەکو پەرلەمانتاران و لە لای هاوڵاتیانی ژەوەیە کە بەجددی کاری لەسەر ئەو کێشە سەرەکیە هەنووکەیانە نەکردووە کە هاوڵاتیان هەیەە. ئەوەی تا ئێستا ئەم پەرلەمانە کردوێتی زۆر بەڕاشکاوی ئەڵێمەوەیە کێشەی هەندێک حیزب بوو بە تایبەت دوو حیزبی دەسەڵاتی هەل کردووە لە ڕێی چەند پرۆژەیەکی کەمەوە کە وای کردووە پەرلەمان ببێت بە شوێنی چارەسەرکردنی کێشەی دوو حیزبی دەسەڵات بە شێوەیەکی سەرەکی. ئەو پرۆژەی هەموارەی کە لە چەند ڕۆژی ڕابردووە هاتە پەرلەمان هێنرایە پەرلەمان لەلایەن هەردوو حیزبی پارتی وێکێتیەوە هێنرا بوو بە هاوکاری هەندێک فراکسیۆن و پێکهاتەی تر و دوجار ئەوەی کە ئێمە بینیمانەوە بوو کە پرۆژەیەکی زیادە بوو یان بۆ ئێستا ئەوەندە زەرور نەبوو بەڵام جۆرێک لە سیفەت و جۆرێک لە نەفەسی ئیستعجالی پێوە دیار بوو کێمە خۆمان هەستمان کرد کە جۆرێک لە پیلانگیری تایە دژ بە خەڵک دژ بە هاوڵاتیان بەوەی کە هەندێک مادە و بڕگە کرا بۆ ناو هەمواری پەیڕەوەکەوە کە ئەگەر دەرفەتە بێت لە دواتر باسی یەکەم کە ڕاستە و خۆ زیان لە بەرژەوەندی و لە ماف و لە پێداویستی هاوڵاتیانەیەات. باشە بەزە و پلانگیرە چی بوو کە بەڕێزت باسی دەکەی کە لە هەموارەکەدا پلانگیری دژی مەسەرەن ئۆپۆزیسیۆنە و پلانگیری چی تەیە دژی خەڵک بێم هەموارە ئیکەم ڕۆ پەسەند کراوە لە پەیڕەوی ناوخۆ؟ خۆی کاک حەکیم ینی ئۆپۆزیسیۆنیش کێیە ئۆپۆزیسیۆنیش هەر خەڵکە بەڵام من لێرا مەبەستم لە خودی خەڵک خۆیەتی ینی سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەبەرەوەی زۆر بە تایبەت دەگەل لەسەری بۆستم مادەی 79 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە تایە هەندێک ڕێکار و وردەکاری چۆنێتی پێشکەشکردن و خوێندنەوەی پێشنیازی یاساکانە کات کە لەلایەن ئەندامانی پەرلەمانەوەیان لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانەوە پێشکەش بە پەرلەمانە کرێت ئەوەی جێی سەرنج بوو ئەوە بوو کە لە ڕێی ئەم پرۆژەیەوە کە من ناوێنێم پیلان لە ڕێی ئەم پیلانەوە بەداخەوە دەسەڵات کە پێک هاتووە لە یەکێتی و پارتی و هەندێک لایەنی تر هاتن ئەم لە ڕێی تەبان بە هاوکاری دەستەی سەرۆکایەتی پەرلەمان هاتن یەکێک لە سەلاحێت و یەکێک لە دەسەڵاتەکانی پەرلەمان کە بریتیە لە پرۆژە یاسا یان پێشنیازی یاسا خوێندنەوە و تێپەڕاندن و دەنگدان و تێپەڕاندنی یاساکان کە لە بەرژەوەندی خەڵکایە وەڕەهەندی داراییان هەیە پەرلەمان ئەمڕۆ هات بەدەستی خۆی لە ڕێگەی دەنگدانەوە لە ڕێی ئەو هەموارەوە کە جۆرێک لە پیلانی تێدا بوو ئەو دەسەڵاتی خۆی بەخشی بە حکوومەت و ئێستا حکوومەت لەم لایەنەوە کۆنتترۆڵی پەرلەمانی کردووە کۆت و بەندی پەرلەمانی کردووە چیتر پەرلەمان ناتوانێت ممارەسەی ئەو دەسەڵاتی خۆی بکە. ئەگەر زۆر بەڕوونتر قسە بکەم ئەگەر پرۆژەیەک بۆ نمونە باسی پرۆژەی نیشتە جێبوون بێت بۆ هاوڵاتیان بە نمونە ئەگەر ئێمە بمانەوێت هاوکاریەکی کرێنشینان بکەین خەڵکی هەرێمی کوردستان ئێستا کەم دەرامەتە هەژارە کەم دەستە موچەکەی بردراوە کەسابەت نییە بازار وشکە یعنی داهاتێکی ئۆتۆ نییە ئەگەر تۆ بتەوێ ینی بەشێکی بەرچاوی هاوڵاتیانیش خێزانەکان ئێستا کرێنشینن ئەگەر تۆ بتەوێت لە ڕێی پرۆژەیەکەوەی لە ڕێی پێشنیازێکی یاساوە هاوکاری ئەو هاوڵاتیانە بکەیت کە کەم دەرامەتن کەم دەستن بتەوێت کۆمەڵێک یەکەی نیشتە جێبوونیان بە هاوکاری حکوومەت و بەو پارە زۆرەی کە لە گیرفانی حکوومەتایە بۆ دروست بکەی پێشنیازی یاساکەتە نووسی جاران چۆن بوو پێشکەشت بە پەرلەمانەکرد لە ڕێی لیژنەی ئاساییەوە ئامادەکرا و ئەهێنرا لە پەرلەمانە خوێنرایە و لە کاتی خوێندنەوەکان و مناقەشەکردنا ڕەچاوی باری دارایی حکوومەتەکرا بەڵام ئێستا پەرلەمان ئیتر ئەو دەسەڵاتەی نییە ئەبێ ئەم پرۆژەیە کە پەرلەمانتاران بۆ خەڵکیان نووسیوە بۆ خزمەتی خەڵکیان نووسیوە بینێرێ بۆ حکوومەت لەوێ بە ویست و بە ئیسراحەتی خۆی بە مەزاجی خۆی یان ئەوە تا ڕەفزەیەکە یان ڕەزامەندی دەرەبڕێ ئەگەر شتێکی هاکەزایی بێ ئەو کاتەی نێرێتەوە بۆ پەرلەمان کەواتە پەرلەمان ناتوانێت ئیتر ئەو پرۆژانەی کە بۆ خزمەتی خەڵکن وەڕەهەندی داراییان هەیە خۆی ڕاستەخۆ بڕیاری تیابە کەواتە ئێستا حکوومەت بڕیار ئەیاد لە باتی پەرلەمان لە باتیەوەی کە پەرلەمانتاران کە نوێنەری خەڵکن بڕیار بن.
بەڵێ باشە بەس ینی بۆچی پەرلەمانتار ینی دەیەوێت دەسەڵات بە حکوومەت بدا یاخود پێشتر بەڕێزت کەمێک ڕوون کردەوە بەڵام پێشتر شەروانە بوو کە بڵین پرۆژه یاسایەک ڕەهەندی دارایی هەبووە دەبووە حکوومەت ڕەزامەندی لەسەر بنان دوایە یان جیاوازەکەی چی ئەمجارە هەر پرۆژێک کە پەیوەندی بە ژیان و موچای بدەوێت حکوومەت خۆی بینێرێت اینجایەوە دەتوانن پەسەندی بکەن لە پەرلەمان؟ طبعاً کاک حەکیم ئێستا وای لێ هاتۆ بەڕاستی هەر هەنگاوێک یا هەر وتەیەک یا هەر ئیشکردنێک هەر نەفەسێک هەر پرۆژەیەک لەلایەن دوو حیزبی دەسەڵاتەوە بێت بەڕاستی ئەما بێ ناچاری وردەکاری پشتی پرۆژەکەش بخوێنینەوە ئەوەی کە ئێمە لێرە بەدیەکەینەوەیە کە خۆی بەپێی دەستورە بێ بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان ئەبێت هەموو مانگی سەرەتای مانگی دەیەک لە هەموو ساڵێکە حکوومەت پرۆژه یاسای بودجە بنێرێتە پەرلەمان و لە پەرلەمان خوێندنەوەی بۆ بکرێ و مناقەشەی جددی لەسەر بکرێ و دەوڵەمەند بکرێ و دوجار تێبپەڕێدێ بۆی ئەو پرۆژه یاسایە کە پرۆژه یاسای ژمارەیەکی ئەو ساڵی پێبەخشرێ ببێت بە بنەمای کاری حکوومەت و بنەمای کاری چاودێری پەرلەمان بۆ حکوومەت. بەڵام ئەمەی کە ئێستا حکوومەتی کات ئەوەیە ئێمە ئەو نەفەسە بەدیەکەین کە نایەوێت پرۆژه یاسای بودجە بنێرێت ئەگەر بەتەما بێ حکوومەت پرۆژه یاسای بودجەی هەبێت ئەو کاتە بودجەکە شەفاف و وازەحە لە بەرچاوی ئێمەش وەکو پەرلەمانتاران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانی ئەو کاتە تۆ کە پێشنیازە یاساکانی خۆتە نووسیت بۆ خزمەتکردنی خەڵک لەسەر ئەساسی ئەو پرۆژه یاسایە ئەینووسی کە لە سەرەتای دەستپێکردنی ساڵەوە پەرلەمان خۆی تێپەڕاندووە. بەڵام لەبەرەوەی دیارە نەفەسێک هەیە یان ویستێک هەیە یا ئیرادەیەک هەیە لە پشتی ئەم هەموارە و ئەم پلانگێڕیەوە بۆی کە پرۆژه یاسا هاوشێوەی چۆن ئەم 4 ساڵی ڕابردوو پرۆژه یاسا هەربوونی نەبووە یاسای بودجەی هەرێمی کوردستان بوونی نەبووە ڕەنگە بیانەوێ بەم شێوازە بەردەوام بن هەر بۆیە ئەیانەوێ ئەو دەسەڵاتش لە پەرلەمان بستنەوە کە چیتر پەرلەمان نەتوانێت پرۆژەیەک تێپەڕێنێ بیکا بە یاسا و بینێرێ بۆ حکوومەت و ملزەمی بک بۆی جێبەجێ بکات. بەڵێ زۆر باشە دکتۆر بەس سەبارەت بە مەسەلەی بەرگەیەکی تر ئەو بەرگەی کە بەرز باسی حکوومەت و پەرلەمان کرد بەس سەبارەت بەرگەیەکی تر ئەویش مەسەلەی ئازادکردنی پەرلەمانتارە هەندێکیان پێیان وایە ئەمە لێدانە لەلایەن ئۆپۆزیسیۆنەکە هەندێکیان پێیان وایە کە ئەمە ئازادی پەرلەمانتار و پێویستە پەرلەمانتار ئازاد بێ لە فراکسیۆنەکەی دەمێنێتەوە دەچێتە دەرەوە سەرنجیەوە چی بوو لەم بارەیەوە؟ ئەزانی کاک حەکیم من پێم وایە پەرلەمانتار کۆت و بەندی ئەو وعدانەیە کە لە کاتی بانگەشەیە داوێتی بە هاوڵاتیان و بەڕاستی ئەبێت پەرلەمانتار کۆتی ئەو بەندانە بێ و ئەبێ پابند بێ کۆتی ئەو وعدانە بێ و پابند بێ بۆ وعدانی کە لە کاتی بانگەشەیە بە هاوڵاتیانی داوە نەک تەنها پەرلەمانتار تەنانەت لیستەکانیش و حیزبەکانیش و پارتە سیاسەکانیش بێ پابند بن بەو وعد و بەڵێن و پرۆژانەی کە لە کاتی بانگەشەیە بە هاوڵاتیانیان وتووە کە بشێوازە خزمەتتانەکەین. ئێمە پێمان وایە گرنگە کە پەرلەمانتار ئازاد بێ بەڵام ئازادیەکەی لە ڕووی کاری پەرلەمانی و بە دواداچوونی کاروباری هاوڵاتیان و مراقەبەکردن و چاودێریکردنی حکوومەت و پێشکەشکردنی پێشنیازی یاسا و چوون بۆ ئەو دام و دەستگا حکومیانەی کە ڕەنگە هاوڵاتیەکی ئاسایی نەتوانێت بەو شێوازە بچێ ئەویش لە ڕێی ئەو حەسانەیەوە کە هەیەی و ئەو تایبەتمەندیانەی کە پەرلەمانتار هەیەی. بەڵام ناکرێت پەرلەمانتارێک کە کۆمەڵێک وعدیاوە بە هاوڵاتیان کۆمەڵێک وعدیاوە بە دەنگدەرانی لە ڕێگەی لیستێکەوە و دەنگدەرانی بەرمەمنای ئەو بانگەشە و ئەو وعدانی کە لیستەکە یان ئەو پارتە سیاسیە یا ئەو جوڵانەوەیە پشتیوانی ئەم کاندیدەی کردو و نردوێتێ پەرلەمان لەناو پەرلەمانە پشت بکاتە ئەو بەرنامەیە و ئەو ئەجەندایە و ئەو هەموو وعد و بەڵێنەی کەیاوێتی بە خەڵکو بە دەنگدەر بۆ دوجار واز بێنێ و بچێتە پاڵ فراکسیۆنێکی تر یا حیزبێکی تر. ئەوەی جێی سەرنج بوو بۆ ئێمە ئەمە بوو ئەوە بوو کە پێمان سەیرە بۆچی لە کاتێکانەوەی نوێ پار ساڵ لە ناو پەرلەمانە هەربوونی نەبوو خۆیان هاتن ئەم پرۆژه یاساییان هەموار ئەم پەیڕەوی ناوخۆیان هەموار کردەوە و
بەو شێوازە ئەو بڕگەیانتیا جێگیر کردوتیان پەڕان و ئەمساڵ هاتوون خۆیان قسەکەی پاری خۆیان بە شێوازێک لە شێوازەکان دووفاقی و ئیزدیواجێت و پارادۆکسی تایە کە خۆیان هاتوون قسەکەی پاری خۆیان هەڵدەوەشێننەوە. لەبەرەوە ئەمە بەڕاستی ئەوەی ئێمای بینین پیلانگێڕی دوو حیزبی دەسەڵاتی یەکێتی و پارتیە دژی نەوەی نوێ بە تایبەت و دژی ئۆپۆزیسیۆن و دەنگی ناڕازی بە شێوەیەکی گشتی بەوەی کە مەبەستیانە هێزەکانی ئۆپۆزیسیۆن بە شێوازێک لە شێوازەکان بخەنە ژێر دەست و هەیمەنەی خۆیانەوە و دەسەمۆی بکەن و ئەو ئەجەندای خۆیان هەیە بە ناڕاستە خۆ پێیان جێبەجێکەن. بەڵام لە ماوەی ڕابردووە بینراکەنەوەی نوێ بە هیچ شێوەیەک سازشی نەکرد و نەچووە ژێر ئەو پلان و ئەجەندا و بەرنامەیە کە دەسەڵات ئەیەوێت نەوەی نوێ پێ لەسەری بڕوا و لەسەر وعد و بەڵێنەکانی خۆی بەردەوام بوو و پشتی خەڵکی بەرنەدا و بەردەوامە لەسەر بەگژاچوونەوەی گەندەڵی لەبەرەوە و بە تایبەتتر لە کۆتا ڕۆژەکانی ئەم هەفتەیە بینیتان کە بۆ پێکێنانی لیستێکی هاوبەشیش تەنانەت نەوەی نوێ نەچوو ناو ئەو لیستە هاوبەشەوە بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تر لەبەرەوە لە بەرامبەر ئەمەیە هەردوو پارتی دەسەڵات هەردوو حیزبی یەکێتی و پارتی مەبەستیانە بەردەوام بن لەم پلانگێڕیانە دژی نەوەی نوێ و بە بۆچوونی خۆیان پێیان وایەنەوەی نوێ بە مەلاوازە بێ. بەڵام بە دڵنیایەوە من ئەم ڕۆژ باسم کرد کە زۆرن ئەو ڕژێم و دەسەڵاتە دیکتاتۆریانەی کە لە دنیاە ویستویانە لە ڕێی پارە و لە ڕێی کڕین و لە ڕێی زۆرداری و لە ڕێی سەرکوتکردنەوە هێز و دەنگە ناڕازیەکان دەنگە دژە زۆڵمەکان کە بکەن بەڵام دوجار نەیان توانیوە و ئەوەندەی تر خۆیان بێ ئەرزش کردووە لە بەرچاوی هاوڵاتیان و دوجار نەتیجەیان هەر ئەوە بووە کە ڕۆشتون هەر یەکەیان بە شێوازێک کە هیچ کام لە شێوازەکان خوازراو نییە لە لای هیچ کەسێک. لەبەرەوە بەڕاستی ئەم دەسەڵاتە ئەگەر لەسەر ئەم ملهوڕیەی خۆی واز نێنێ و واز نێنێ لەو شێوازە تەعاملکردنە لەو شێوازە ئیهانەکردنەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەو شێوازە ستەمکردنەی کە لە هاوڵاتیانێکە کە موچەیانە بڕێ کە پاشەکەوتی موچیان بۆ ناگێڕێتەوە کە ئێستا زستانە مەفروزە نەوت دابش کرایە نەوتیان نایەتێ کارەبایان نایەتێ ئاوی خواردنەوەکەت پیسە و لێڵە و ئاوەڕۆ و ئاوی خواردنەوە تێکەڵە بێ کەرتی پەروەردەی وێران کردووە کەرتی تەندروستی داڕزاوە کەرتەکانی تر هەمویان داڕزاون جوتیارەکانمان بەرهەمەکانیان هەموو ئەم هەموو ئیهانەکردنەی تاکی کورد لەلایەن دوو حیزبی یەکێتی و پارتیەوە من دڵنیاتەکەمەوە و هاوڵاتیانیش دڵنیاکەمەوە کە بەردەوام نابێ بەڵام ماوەتەوە سەر کات. باشە زۆر باشە دکتۆر سەبارەت بە مەسلەی گۆڕینی بەروار بە ڕێکەوت کاردانەوەی زۆری لای خەڵک دروستکو بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بۆچی ئەمە گۆڕدرا ینی مەسلەی گۆڕینی بەروار بە ڕێکەوت. زانی کاک حەکیم ئەگەر جەنابەت و بینەرانی ئەزیزی کەناڵەکەتان سەرجەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەگەر سەیرێکی ئەرشیفی پەرلەمان بکەن هی ساڵی 90ەکان ئەبینین کە بەڕاستی لە ساڵی 90ەکانە پەرلەمانی کوردستان کۆمەڵێک مناقەشەی تیا بووە کە ئێستا ئەگەر من باسی کەم ڕەنگە هاوڵاتیان بەلایەنەوە سێر بێ باسی بایعی و بەشە خۆراک کراوە کە ئەم مانگە برنجی تیانە بووە یان شەکری تیانە بووە یان ئەم مانگە بەشە خۆراکەکە ڕۆنەکەی بە کەڵک نهاتوە لە ناو پەرلەمانە ئەم جۆرە مناقەشە کراوە. یعنی ئەوەندە پەرلەمان و پەرلەمانتاران ڕۆچوون لە کێشەکانی خەڵکە کە باسی خواردن و بایعی بەشە خۆراکی خەڵکیان هێناوە لە ناو پەرلەمانە مناقەشەیان کردووە. ئێستا لە ناو پەرلەمانە بەڕاستی من ئەمڕۆ دانیشت بووم پێم سیر بوو یعنی مناقەشا کرێت لەسەرەوەی کە ئایا ئێمە بڵین بەرواری ئەوەندەی یا بڵێن ڕێکەوتی ئەوەندە یعنی من دانیشتم سیرەکەم پەرلەمانتاران مناقەشیانە لەسەرەوە هەر بەڕاستی خۆم پێ نەگیرا پێم سەیرە یعنی ئایا هەرێمی کوردستان هیچ کێشەیەکی نییە ئێمە هیچ کێشەیەکمان نییە ئێستا هاوڵاتیان وەکو هاوڵاتیانی سویسرا و نەرویج و سوی دەژین و هیچ کێشەیەکیان نییە ئێمە کێشەی زمانەوانیمان هەیە و نازانین بڵێن بەرواریان بڵێن ڕێکەوت ینی ئەمە بەڕاستی ئەمە جارێکی تر ئەو پیلانە ژەهراویانەی دەسەڵاتە بە تایبەت هەردوو حیزبی یەکێتی و پارتی کە ئەیانەوێت لە ڕێی ئەم جۆرە مناقەشە بێ ئەرزشانەوە پەرلەمان ئەوەندەی تر لە بەرچاوی هاوڵاتیان
وا لێ بکەن کە سنگ و قورسایی نەوێنێ بە پیلانگێڕی دوو حیزبی دەسەڵات یانەوێ موئەسسەساتی حکومی لاواز بکەن لە باتی ئەم وڵاتە بەرەو دامەزراوەی برن دەسەڵاتی تەشریعی پەرلەمان دەسەڵاتی جێبەجێکردن کە حکومەتە و دەسەڵاتی قەزایی کە دادوەری و مەسەلەیەکی زۆر گرنگی دادگەریە لە باتیەوەی ئەو موئەسسەساتانە پێش بخەن و وایان لێ بکەن بەهێز ببن و هیچیان تەداخولی ئەوی تر نەکا بە یاسا نەبێ هاتوون هەموو ئەم موئەسسەساتانە بە پیلانگێڕی و بە بەرنامەیەکی ژەهراوی درێژخایەن لێ ئەدەن و لاوازێکن و وای لێکن کە تۆ ئەوەندەی چاود لە دیوەخانەکانی حیزب بێ ئەوەندە چاود لە پەرلەمان نەبێ ئەوەندەی چاود لە دیوەخانی ئەم حیزب و ئەو حیزب بێ ئەوەنە چاوە لە ئەنجومەنی وەزیران نەبێ ئەوەندەی چاود لە بەرپرسێکی کەسێکی حیزبی بێ ئەوەندە چاود لە وەزیرێک نەبێ ئەمە خۆی لە خۆیان بە پیلان ئەیانەوێ ئەرزشی وەزارەتەکان ئەرزشی حکوومەت ئەرزشی پەرلەمان ئەرزشی دادوەری تۆ بزانە قەزا و دادوەری ئێستا لە هەرێمی کوردستانە لە چ دۆخێکی وێرانایە یعنی حاکمەکان خۆیان بەشێکی زۆریان ئەناڵێنن بەدەست ئەو تەداخلاتانەی کە لە حیزب ئەکرێت بۆ ناو مەسەلەی قەزا و محکەمەکان و کاری دادوەرەکان لەبەرەوە بەڕاستی ئەمە ئەمووی بۆ ئەمانجێڕێتەوە بۆ ئەوەی کە پلانێکی گشتگیر دانراوە لەلایەن حیزبی دەسەڵاتەوە هەردوو حیزبی پارتی و یەکێتی بەداخەوە هەندێک لایەنی تر هاوکاریانەکەن بەوەی کە موئەسسەساتی دەوڵات باش کە ئەو سێ بەشە سەرەکی کە باسم کرد لاواز بکرێ لە بەرامبەرە دیوەخانەکانی حیزب و بنەماڵە و عایلەکان بەهێز بکرێ بۆەوەی هاوڵاتیان لە باتیەوەی ڕووبکەنە حکومت بۆ وەرکردنی مافی خۆیان ڕووبکەنە دیوەخانەکانی حیزب و بنەماڵەکان بۆی داوای مافەکانیان بکەن بەڵام تەمانەوە جارێکی ترە گەڕێمەوە سەر ئەو نقطەیە کە هەموو ئەم جۆرە پیلانە ژەهراوی و گڵاوانە تا مدەیەکی کەمەڕۆن و کوردوتەنی پەتی زوڵم و درۆ زۆر کورتە و دوجار هەر ئەپسێ و هەر ئەقرتێ بەڵێ بەڵام ڕەنگە خەڵکیش بڵاو 28 ساڵە تەمەنێکە مەسەن هەر بەردەوامیشن ئەزانی کاک حەکیم ینی ئەوەی من هەندێک متابعەم کردووە ئەم ماوەی پێشوو زۆرێک لە ڕژێمە دیکتاتۆرەکان لە سەرەتاوە ماسکێکی دیموکراسیەکەنە دەموچاویان تاوان لێ وردە وردە ماسکەکەیان داماڕێ کاڵە بێتەوە لەگەڵ ڕۆشتنی زەمەە وای لێ کە کۆمەڵێک قەزیەی زۆر کۆمەڵی خیانەتی گەورە لە خۆیان کۆکەنەوە ئیتر ماسکەکەیان داماڕێ و ئەو کاتە بۆ هاوڵاتیان دەرەکەوێ یعنی تۆ ملاحەزە فەرموو بڕۆ ڕژێمی پێشووی عێراق چەند ساڵ حکومی کرد لە 1970 هەتاوەکو 2003 بڕۆ بزانە ڕژێمەکەی قەزافی چەند ساڵ حکومی کرد ڕژێمی لە تونس ئەوە میسر یعنی هەمویان بە معدل لە دەوروبەری 30 ساڵ زیاتر یا کەمتران ئێخۆ تۆ نازانی یعنی من یەک پرسیارەکەم ئەگەر کاتی خۆی سەرۆکی تونس بیزانایە کە ئەو عەرەبانچیە خۆی پسووتێنێت ئەبێتە هۆی شۆڕشێک لە وڵاتەکەیە و ئەو لەسەر حکم لاچێت و 4-5 دەوڵەتی تری عەرەبی تایە شۆڕش ڕۆیە ئەو عەرەبانچەی بانگە کرد و $1 دەفتەر شێدایە و خانوویەکی بۆ کڕیوەی و بەس قەزێ دروست مەکە بۆم ئێخۆ کێ چوزانێ لە هەرێمی کوردستانە بەیانی چی ڕۆیە هەموو گۆڕانکاریێکی دۆخێکی چەقبەست و ئەگەر ڕخسەتم بەی تەواوی کەم کاک حەکیم دۆخێکی چەقبەست و دروست ئەکرێت لەلایەن ئەو ڕژێمە دیکتاتۆرانەوە کە ئێستا نەفەسی ئیشکردنی یەکێتی و پارتی بەو نەفەسەیە چەقبەست و چییە ینی تۆ نەوتێکی زۆرە فرۆشتێ و داهاتەکەی دیار نییە و بە وازەحی ئەڵێم ئەدزرێت کەرتی پەروەردە بە پیلانگێڕی ئێستا هەم زۆرینەی کراوە بە پارە بڕۆ بزانە وەرگیران لە زانکۆ پەیمانگاکانە ئەوەندەی لە پەیمانگای ئەهلی و ئەوەندەی لە پارالێل و پارەیە خوێنکار وەرەگیرێ ئەوەندە لە خوێنکار بە خۆڕایی وەرەگیرێ کە لە دەستوری عێراق هاتووەڵێ هەموو هاوڵاتیەکی عێراقی مافی خۆیەتی خوێندنی خۆڕایی بۆ دابین بکرێت لە قۆناغە جیاوازەکانی خوێندنە کە ئەمان دەستوری عێراقیشیان شکاندووە بڕۆ سەیری کردی تەندروستیکە یعنی دەرمانی قاچاق وەکوڵێت جمەیە لە ناو بازارەکانە هەر ڕۆژەی لە شوێنێکەوە قەزەیەک سەر هەڵەیات
دەرمانخانەی خستەخانە ئەهلەکان و دەرمانخانە ئەهلەکانیان پڕ کردووە لە دەرمانخانەی نەخۆشخانە حکوومیەکانیشیان خاڵی کردوتەوە سایدەلەکان تیای نییە ئەڕۆی بۆ لای پزیشک نەخۆشێکی داما و کوڕەهەژارێک کچە شەهیدێک ئەچێ بۆ لای پزیشک سێ دەرمانی بۆ نووسێ یەک دانیان لە سایدەلەی نەخۆشخانە هەیە بێوانی تری لە دەرەوە بکرێت بڕۆ بزانە هاوڵاتیەک کە دووچاری نەخۆشیەکە بێ خێرا بەڕەکەی ژێرپێی و سیارەکەی و خانۆکەی بفرۆشێ و ڕاکا بۆ ئێران و بۆ ئەردەن و بۆ تورکیا و بۆ ئەملاولا بۆی چارەسەرێکی خۆی بکە کەرتی تەندروستیان بەو شێوەیە داڕزانوە لە باتی ئەوەی نەخۆشخانەمان بۆ بکەنەوە نەخۆشخانە داخەن ئەمە کەرتی تەندروستی کەرتی کشتتوکاڵەوەیە بڕۆ فەلاحەکان جوتیارەکان بە بەرچاوی خۆتانەوە لە سوۆسیال میدیایە بڵاوەکرێتەوە کە چۆن بەرهەمەکانیان لە بەرەوەی لە بازاڕە دەعم ناکرێن لەلایەن حکومەتەوە بۆیان ساق ناکرێتەوە و بەرهەمی دەرەکی هاورداکرێت فڕێن و بە تەلەفڕوا لە باتیەوەی ئەو تەماتەیە فڕێ بدرێت کە بەرهەمی ناوخۆیە ئەکرا کارگەیەک دروست بکرێ بۆ دروستکردنی دۆشاویان مەعجونی تەماتە و کۆمەڵێک هەلی کاری ئەڕەخسان و ئەو بەرهەمەش لەلایەن جوتیارەکانەوە بۆ جوتیارەکان ساقە کرایەوە و ئەکرا بە بەرهەمێکی ناوخۆی ئەوە نەپێویستمان بە هاوردە ناکرا بڕۆ سەیری ڕێگابانەکانمان کە ڕۆژ هەیە لە کەناڵەکەی جەنابتانەوە ڕووداوێکی هاتوچۆی دڵتەزێن بڵاو نەکرێتەوە لە هەواڵەکانە ڕۆژ هەیە لە یەکێک یان زیاتر لە ڕێگاکانی ئەم هەرێمی کوردستانەیە ڕووداوی هاتوچۆ ڕوونەیات و گیان لە دەستدان و برینداربوونی ڕوونەیە بڕۆ سیر کە بزانە چەند کرێنشین هەیە بڕۆ بزانە چەند خوێندکاری زانکۆ پەیمانگاکان لەبەر پێنەدانی دەرماڵە وازیان لە خوێندنی زانکۆ هێناوە ئەی تۆ نازانی ئەگەر خوێندکارێکی زانکۆ واز لە خوێندنەکەی بێنێ ئەڕواتە ناو ئەو بازارەوە لەبەرەوەی هێشتا تەمەنی لە تەمەنێکی پێگەشتوانیە لەوانەیە دووچاری ئەنواع وەشکال هەڵە ببێ و دوجارە بێتەوە بە کەسێکی تاوانکار وەیەتەوە لە ناو مجتەماعەکەتا کۆمەڵی تاوانت بۆ ئەچێنێ یان ئەم دەسەڵاتە خۆی بە مەبەستەیەوێ ئەم سێکتەرانە بەو شێوازە وێران بکە و بەردەوام خەڵک چاوی لە دەستی حیزبەوە بێ کە دوو فلسیباتێ بۆی بژی بەڵێ دکتۆر ئەگەر بە کورت وەڵامی و پرسیارەشم دەیت تۆ چووکە ناو بڕمانەیە بەس بەڕێز بتت تەمەنی ڕژێمە دیکتاتۆرەکان لە نێوان 35 بۆ 40 وایە پێ دوای ئەوانە کەمیان ماوە ینی ئایا جیاوازیشان نییە لەگەڵ ڕژێمەکان ئەوانە یێرە من ئەوەنت پێڵێم ئەو هەموو ئیهانەیە کە ئێستا باسم کرد لە وەڵامی پرسیارەکەی پێشوە یەک کەلیمە ئیزافم خستۆتە سەر یعنی وێرانی ئەو کەرتانە لەسەر دەستی هەردوو حیزبی یەکێتی پارتیا لە 28 ساڵی ڕابردووە کەمم باس کردووە زۆرم باز نەکردووە ێ باشە دەسەڵاتێک 28 ساڵ ئەمە بەرهەمەکەی بێ خۆشی بەخۆی بڵێ دیموکراس تۆ بێ پێی بڵێ دیموکراس باشە ڕۆژنامە نووسە کوژرێ کەس نازانێت کێ کوشتێتی تەوانەوە قسەیەکی باو هەیە ئەڵێ هەر کەسێک کوژرا هەر هاوڵاتیە کوژرا و بۆ کوژەکە دەرنەکەوت نەدۆزرایەوە بۆی بگەڕێ لەوانەیە لە دەسەڵاتا بێ ئەوە خۆ قسەی من نییە باشە ئەو هەموو نەوتە ئەفرۆشرێ کۆتا راپۆرتی دیلۆیتەڵێ لە سێ مانگی کۆتایی 2007ەیە هەموو مانگێک داهاتی تەنها فرۆشی نەوتی هەرێمی کوردستان زیاتر لە 600 ملیۆن دۆلار بووە بێجگە لەو پارەیە کە لە بەغدادەوە بۆمان هاتووە بێجگە لە داهاتی خاڵە سنوورەکان بێجگە لە داهاتی باج و ناوخۆ و کامێرەکانی هاتوچۆ ئادی بزانام ئەم هەموو داهاتە هەیە بۆچی موچەی هاوڵاتیان نادرێت یعنی ئەمە پێوترێت دیموکراسی ئێستا خۆ منیش جا باشە خۆ کاک حەکیم باشە ئەگەر کەسێک خۆشی خۆی ناو بنێ ساڵح ئەگەر چاکەکار نەبێ ئەبێت تۆ پێی بڵێ ئەمە کەسێکی چاکەکارە با تا بەیانی خۆی ناو بنێ ساڵح با کەسێک تا بەیانی خۆی ناو بنێ ڕازگۆ کە بەردەوام قسەی ناڕاست و دوول لە ڕووی بینەرەکانتان قسەی درۆی لێ بیسترا ئەکرێت تۆ پێی بڵێ کەسێکی ڕازگۆ باشە هەر ئەم حکومەتە نەبوو کابینەی پێشوو نەبوو وتی پاشەکەوتی موچە هی فەرمانبەران قەرزە و لە لای حکومەتە ئەیکوا ئەم کابینەیە بۆ خۆی ناکا بە ساحێبی باشە بۆچی کە باسی ئەکرێ ئەوتێ کە بە یاسا نەبردراوە لەبەرەوە ناتوانین بیگەڕینەوە بێ ڕێکخرێ ئەمە هەمووی ناڕاستێمی دیکتاتۆر چیە خۆ لە ناوچاوی خۆ ئەزای من پێتەڵێم کەس نازانێ ئەو شەرارەیە چییە وەکەیە کە ئەبێتە هۆی گۆڕانکاری گەورە لە حکوومەت و لە دەوڵەت و لە هەرێمەکانە بەڵام هەمووان نەزانین کە
ستەم وە زوڵم لە دینی خوایە هاتووە، لە پەیامی ئاسمانیە هاتووە، لە ئاینی ئیسلامە هاتووە، ئەڵێ ستەم و زوڵم بۆ هیچ کەسێک ناچێتە سەر. هەمومان نەزانین کە ئەم دەسەڵاتە ستەمکارە کۆتایی پێێت. سپاس دەکەم. ناوبڕێکمانێ دەگەڕێمەوە لای بەڕێست بەڵە بینەرانی بەڕێست ناوبڕێک کورد بەگەڕێنەوە لای تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاریە ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. کارگەی شەربەتی خاڵقی، گیراوەی خاڵقی بە تامەکانی پرتەقاڵ، مێوەژ، هەنار، لیمۆ و مۆز و ئەنەناس بەرهەم دەهێنرێت. تەواوی تامە سروشتیەکانی شەربەتی خاڵقی وێنەی باخێکی پڕمیوەیە. کارگەی شەربەتی خاڵقی لەگەڵ 24 ساڵ ئەزمون و بەتامی سروشتی. ناونیشان سلێمانی ناوچەی پیشەسازی دوو پشت ئەلبیسەکە. کارگەی شەربەتی خاڵقی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تامی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێ. باڵزار جمەیتێک لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بەتام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە. 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات. بۆیە بێ دوودڵی بژاردەی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز. دکتۆر بگەڕێمەوە لای بەڕێز. من پێش بەرنامەکە بەراچوونێکم کرد بۆ کارەکانی پەرلەمان لە ماوەی 11 ساڵی بڵین لە ماوەی 11 مانگی ڕابردوودا کە چەند کارێکی کردووە لەوانە هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتێرێم و هەڵبژاردننی سەرۆک کێرێم و هەموارکردنەوەی یاسای ئەنجومەنی پارێزگاکان و بەدەنگدان بە کابینێنی و دەرچوانی پرۆژە بڕیارێک بۆ ناسانی کۆمەڵکوژی یەزیدیەکان بڵین سیئاب وەکو کۆمەڵکوژی یەزیدیەکان. بۆچی نەتوانراوەنی لەو ماوەیەدا پەرلەمان دەست بۆ موچە بەرێ، دەست بۆ مەسەلەی دۆسینەوە ببات؟ کاک حەکیم، جارێکتر سڵاو لە جەنابتان. دیارە ئەو بە دوواداچوونی جەنابەت دەقیقە. ئەو پرۆژانەی کە جەنابەت باست کە تەمام لە سەرەتاوتم پەرلەمان تا ئێستا خەریکی چارەسەرکردنی هەلکردنی کێشەی حیزبەکان بووە. پرۆژەی یەکەم ئەوەی پرۆژه یاسای سەرۆکایەتی هەرێم ئەوە هەلکردنی کێشەی یەکێ لە حیزبەکان و لە ناو حیزبەکەشە وازحە کە بنە ماڵەیەەکە. پرۆژه یاسای دووەمیان مەسلەی ئەنجومەنی پارێزگاکان ئەگەم لە حەزەب فەرمووی ئەنجومەنی پارێزگاکان بۆ ئەوە بوو کە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێمی کوردستان کە ئەبوایە لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق ئەنجام بدرایە. ئەو کاتیش ئێمە ئەو ویستە ئەو نیەتەمانزانی ئەو پلانەمانزانی کە دەسەڵات هەیەی نایەوێ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بکە. مەبەستیانەوە بوو کە بۆ لە مەودووە لە باتی ئەوەی هاوڵاتیان خۆیان نوێنەرانی خۆیان لە ئەنجومەنی پارێزگاکان و پارێزگاری شارەکان هەڵبژێرن، لە باتی ئەوە کەسێکی گوێڕایاڵی حیزبی بێنن لە دەرەوەی هەڵبژاردن بە بێوەی شەرعەتی هەڵبژاردننی و شەرعەتی دەنگی خەڵکیە بێ بیکەن بە پارێزگاری شارەکان بۆەوەی لە باتیەوەی ئەم کەسە لە خەمی خزمەتکردنی خەڵکا بێ، لە خەمی ڕازیکردنی حیزبەکەیا بێ و بینیشمان پارێزگاری یەکێک لە شارەکان گۆڕدرا و ئێستاژ نیەت هەیە پارێزگاری
شارەکانی تریش بگۆڕدرێت لە دەرەوەی هەڵبژاردن ئەمە چارەسەرکردنی کێشەی حیزبی پێڵێن ئەوەی تریان پرۆژە یاسایەک یان یاسایەک دەرکرا بۆ ناساندنی ڕۆژی جینۆسایدی یەزیدەکان بەڕاستی لە کاتی مناقەشەی ئەو یاسایە ئێمە داوامان کرد یعنی پێشنیازێکمان کرد خۆمان وەکو فراکسیۆنی نەوەی نوێ و هەندێک لە پەرلەمانتارە بەڕێزەکانی تریش بە دەستخۆشی و پشگیریان کرد داوامان کرد تکایە یەک خاڵ جێگیر بکەن لەناو ئەم پرۆژە یاسایەیە لەناو ئەم یاسایە بەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان ملزەم کات بەشێک لە ئازار و ناڕەحەتیەکانی یەزیدەکان لە دەرئەنجامی ئەو کارەساتی بەسەریان هاتووە لە ڕێی قەرەبووکردنەوە بۆیان قەرەبوویان بکاتەوە بەڵام لەبەروی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو یان دوو حیزبی دەسەڵاتی پارتی و یەکێتی هەموو ئیشەکانیان تەنها شیعارە بەدەمەڵێ خزمەت تەکەم و لە ژێرەوە زوڵمە لێکا و پارەی گرفان تەبات لەبەرەوە ئامادە نەبوون قەرەبووی یەزیدەکان بکەنەوە لە بەرامبەر ئەو کارەساتایی کە خۆشیان بە هەڵەی خۆیان بەسەریان ناهێنان لەبەرەوە ئەو پێشنیازی ئێمە کردمانتومان یەک خاڵتیا جێگیرکەن کە حکوومەتی هەرێمی کوردستان ملزەم کات قەرەبووی ئەو کارەساتە بکاتەوە کە یان قەرەبووی یەزیدەکان بکاتەوە بەرمەبنای ئەو کارەساتی کە بەسەریان هات ئامادە نەمود بیکەن کەواتە بەس بەدەم ڕۆژێکی نیشتیمانیان بۆ دیاریەکەن و ساڵانە برینەکەیانە کولێننەوە بەڵام ئامادە نین یەک دینار قەرەبوویان بکەنەوە ئەمە ئەو پرۆژەیە بووکەتیان پڕان پرۆژەی تر ئەمەی کۆتا پرۆژە کە ئێمە لە دووتێکەیە بە وازەحی خوێنمانەوە پیلانگێڕیەک بوو دژینەوەی نوێ و دژی ئۆپۆزیسیۆن و لەلایەکی تریشەوە لێسەندنەوەی یەکێک لە دەسەڵاتە گرنگەکانی پەرلەمان بوو بۆی کە پێشنیازە یاساکان بکە بە یاسا و حکوومەت پێوەی ملزەم بکە نەخێر ئێستا بێت تۆ بچی بۆ لای حکوومەت بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەم پێشنیازی یاسایم هەیە 2 دینار 2 فلس ئەگەڕێتەوە بۆ هاوڵاتیان ڕوخسەت مەی من ئەم پێشنیازە مناقەشە بکەم لە پەرلەمان ئەویش پێ بڵێ بەڵێ یا بڵێ نەخێر ئەمە لە فەداخەیت و بیخەیتە ئەرشیفەوە وڵا جاخۆ کە ئەڵێ بە ڕەزامەندی حکوومەت یعنی چی یعنی ئەگەر حکوومەت ڕەزامەند نەبووە بێ ئەو پێشنیازە یاسایە داخەیت و بیخەیتە ئەرشیفەوە و تەواو ڕۆی باشە بەس مافی هاوڵاتی ڕۆی بەڵێ سەبارەت بە ئۆپۆزیسیۆن لایەن ئۆپۆزیسیۆنەکان هیچ پرۆژێکتان پێشکەشوە لایەن ئۆپۆزیسیۆنەکان لە خزمەتی خەڵکدا بێ بۆ شەفافکردنی سەرچاوەکانی داهات بێ بۆ مەسەلەی چارەسەری کێشەی موچەوێ بەڵام نەخراوێتە بەرنامەی کارەوە کە پەرلەمان لەو بڵین 11 مانگە نەیتوانێت شتێکی ئەوتە بۆ خەڵک بکات طبعاەوە نەیبن ئاگادارم لەو 4 فراکسیۆنی ئۆپۆزیسیۆنی نەوەی نوێ و فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی و فراکسیۆنی ئازادی کۆمەڵێک پرۆژەی جوان پێشکەش کراوە لەلایەن ئەم فراکسیۆنانەوە بنمونە ئێمە خۆمان پێشنیازی یاسایەکمان پێشکەش کرد بۆ پێدانی دەرماڵە بە خوێندکارانی زانکۆ پەیمانگەکان ئەویش لە ڕێی دروستکردنی سندوقێکەوە و داهاتی تێکەیت و لەم سندوقە دەرماڵە بێ بە خوێندکاران بە شێوازێک کە بتوانێت دەعمی خوێندنەکەی بکە و خوێندنەکەی تەواوکە پێشنیازێکمان کرد بۆ گێڕانەوەی پاشەکەوتی موچە پێشنیازمان کردووە بۆ مەسلەی دامینکردنی یەکەی نیشتەجێبوون پێشنیازمان کردووە بۆ باشترکردنی کردی پەروەردە و بۆ خوێندن ئاگادارین کە فراکسیۆنەکانی تر چووکە ئێمە پێکەوە هاوکاری یەکترەکەین ئەم هەماهەنگیەک هەیە لە نێوان فراکسیۆنەکانی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و نەوەی نوێ و ئازادیە بەوەی کە ئیمزای پرۆژەکانی یەکترەگەین ئاگادارین کۆمەڵی پرۆژەی جوان لەلایەن ئەم لایەنانەوە پێشکەش بە پەرلەمان کراوە لە وەرزی یەکەمەوە واتە لە مانگی سێوە ئەم پرۆژانە پێشکەش کراون بەڵام هیچیان نەخراوەتە بەرنامەی کارەوە و خوێندنەوەی بۆ نەکراوە و یعنی من یەک ملاحەزەتەیەمێ لەم دانیشتنەی کە لە دەستپێکی ئەم وەرزەیە کرا نۆ پێشنیازی یاسا خوێندنەوەی یەکەمی بۆ کرا لەو نۆ پێشنیازی یاسایە 8 پێشنیازیان هی لایەنێکی دەسەڵات بوو یەکێک لە دوو حیزبەکەی دەسەڵات یەک دانشیان ئەم هەموارە بوو کە لەم کۆتاییە بەم پەلە پرۆژەیە ئیشی لەسەرکرا و بەڕێکرا کەواتە سەرجەم پێشنیازەکانی ئێمە پرۆژەکانی ئێمە وەکو خۆی ماوەتەوە و دەسەڵات ئامادە نییە بیخاتە ناو بەرنامەی کارەوە بۆچی چونکە پێشنیازەکانی ئێمە هەر ئێمە نایانی وەکوونەوەی نوێ ئۆپۆزیسیۆن بە شێوەیەکی گشتی ڕاستەوخۆ چێتە خزمەتی خەڵکەوە ڕاستەوخۆوە کات ئەو داهاتەی حکوومەت دەستیەکەوێ لە باتیەوەی بیا بە کوڕوکچی بەرپرسەکان بڕۆن
پێوەی ڕابێرن لە وڵاتانی دەرەوە vێلای پێ بکردن و ڕقەمی حسابەکانیان و پێ دەوڵەمەندترکەن دوو کوڕەهەژار و فەقیر ئیسفادەی لێکە خاوەن پێداویستێکی تایبەت نەخۆشێک فەرمانبەرێک کرێنشینێک ئیسفادەی لێکە بۆیە حکوومەت ئامادە نییە ئەوانە بخاتە بەرنامەکە. ئەی چارەسەر چیەکە ئێستا لە ڕێی پەرلەمانەوە نەتوانرێت داهات شەفاف بکرێ کێشەی موت چارەسەر بکرێ مەسەرەن ئەو داهاتە لە خزمەتی خەڵک بەکاربێنرێ ئەی دەبێت چی بکرێنی بەدیل چییە کە مەسەلەن پرۆژەکانی ئێوە ژۆکولایەنەوە پۆزیسیۆنەکان نەخێنە بەرنامەی کار و بڵێن دەنگیان پێ نەدرێت؟ وەڵامی ئەو پرسیارەت ئێستا ئایەمەوە بەڵام ئەگەر دەرفەتە بوو دواتر سەرنجێکیش باسەکەین لەسەر پێکاتەی حکوومەت و ئەم هەموو یاری لە دەرەی کە بۆ خۆی داناوە ئەم کابینەیە دیارە گرنگترین نقطە لە لای ئێمە وەکو جوڵانەوەی نەوەی نوێ و ئەو نەفەسی کە کاری پێەکەین مەسلەی باسکردنی چارەسەر و هیوا بەخشینە چونکە بەڕاستی ئەو پلان و تەختیتەی کە دەسەڵاتی 28 ساڵی ڕابردووی یەکێتی و پارتی بەرامبەر بە خەڵک گێڕاویانە بریتی بۆ لە بێهیواکردن و بێئومێدکردنی خەڵک بەردەوامی ستویانە ئەو کەسانەی هاوڵاتی بێئومێدکەن لە ڕێگەی ئەو پرۆژە تاگلایەنانەی کە خۆیان هەیان بۆ بەڵام چارەسەرەوەیە کە سەرجەم ئەو دەنگە ناڕازیانەی خەڵک کە هەیە ئێستا طبعاً بپێی داتا حەقیقیەکان ئەو داتا تەزویر و مزەوەرە ناڵم کە دەسەڵات بڵاوێ کاتەوە داتا ڕاستەقینەکان ئەڵێن لە 165 هاوڵاتیانی هەرێمی کوردستان نەچوون بۆ دەنگدان لەم هەڵبژاردنەی کۆتاییە کە بۆ پەرلەمانی کوردستان ئەنجام درا کەواتە لە 165 هاوڵاتیان لە ئەدای حکوومەت و حیزبەکان رازینین و قەناعەتیان نییە بە هیچ کام لە حیزبەکان و ئەو لە 165 هاوڵاتیان ئۆپۆزیسیۆنی حەقیقین و باوەڕیان نییە بەو ڕەفتارانەی کە دەسەڵات دەرحەق بەوانەیکە کەواتە ئەم لە 165 هاوڵاتیان لەگەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن پێکەوە بەرەیەکی هاوبەش دروستکەن بەرەکە شەر نییە تۆ ئیلا بێ لەسەر وەرەقە بینووسیت هەندێک جار قسەیەک زۆر کاریگەرترە لە دەیان کتێب هەندێک جار هەڵوێستێک زۆر کاریگەرترە لە دەیان مقالە شەر نییە تۆ ئیلا بینووسیت هەڵوێستێکی پێکەوەی هاوسۆزبوونێک لەگەڵ ئەم خەڵکە ناڕازیە و لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و خۆ ئامادەکردن بۆ گرتنە دەستی لوتکەی دەسەڵات لە ئایندەیە چ نزیک بێت چ دوور و لە هەمان کاتدا دۆزینەوەی چارەسەری ئانی بۆ کێشە هەنووکەیەکانی ئێستای هاوڵاتیان لەو لاشەوە کارکردن بۆ دروستکردنی جیلێکی ئومێدبەخش و پڕئومێد و متەکامیل لە ڕووی ئیدارەدانی وڵاتەوە بۆ ئەوەی لە داهاتووە ئەم وڵاتە بگرێتە دەست و بتوانێت ئیدارەی بکە و کارکردن لەسەر پەروەردەکردنی منداڵەکانمان لە ئێستاوە لەسەرەوەی کە وەکو سەرکردە و قائید تەسەڕف بکەن و هەر لە ئێستاوە هەوڵ بن بۆ باشکرد ینی فکرەیەکی بیرۆکەیەکی باشترکردن و بنیادنانی ئەم وڵاتە بخەیتە مێشکان بۆی لە داهاتوە ئیداری ئەم وڵاتە بکەن ئەمانە هەمووی واکات کە تۆ جیلێک ئامادە بکەی بۆ داهاتوو بەڵام بۆ ئێستا ئەرکی پەرلەمانتار و بە تایبەت پەرلەمانتارەکانی ئۆپۆزیسیۆنەوەیە کە کێشەکانی هاوڵاتیان وەربگرن و لە ناو پەرلەمانە بە زۆریش بێ باسی بکەن من یەک نمونەی بچووک پێڵێم لە ماوەی 1 دقیقە ئەگەر ڕخسەتی برا بچووکت بی لەم مناقەشەی کە کرا سەبارەت بە جیاکردنەوەی لیژنەکان ئەوەی کە ئەوترا با لیژنەی پێشمەرگە ناوی لیژنەی پێشمەرگە و تێکۆشەر بێ لیژنەی پێشمەرگە و تێکۆشەرە دیێرینەکان بێ لیژنەی بەڕاستی بەلای منەوە ناو گرنگ نییە ناوەڕۆک گرنگە ئایا تۆ چیەکەی بۆ ئەو پێشمەرگانە چیت پێیە بۆ خزمەتکردنی ئەو براپۆلیسانی کە شەو لەسەر جادە ڕۆژەکەنەوە بۆ خزمەتکردنی هاوڵاتیان چیت پێ بۆ بێلایەنکردنی هێزەکانی پێشمەرگە بۆی کە ببن بە هێزێکی نیشتیمانی ئەوە گرنگە من لە ناو ئەو جەلسەیە وتم تکایە ئەوەندەی باسی ناوەکەن باسی ناوەڕۆک بکەن ئێستا هێزی پێشمەرگە ئابوونەیان لێوەرەگیرێ بە زۆر بڕێک لە معاشەکەیان بەشێک لە معاشەکەیان لێوەرەگرن لەلایەن هەردوو حیزبی یەکێتی و پارتیەوە و هەندێک لایەنی تریش بیستومانە کە بەناحەقە ئەمە ئەوە معاشی ئەو پێشمەرگەیە لە بەرامبەر و دەوامی کردوێتی و مڵکی ماڵ و مناڵەکەیەتی تۆی بە ئابوونە لێ سەنی
ئەمە گرنگە تۆ قسەی لەسەر بکەی ئیتر حەزێکی ناوێنەی لیژنەی پێشمەرگا لیژنەی هەرچی ناوەنەی گرنگەوە چۆن خزمەتی پێەکەی لەبەرەوە بەڕاستی ئەم کێشانە ئێستا لەناو پەرلەمانە ناتوانین دەستبەرداری بین ڕاستی ئێمە پلانی درێژخانمان هەیە بۆی کە لە داهاتووە لوتکەی دەسەڵات بگرینە دەست و جیلی داهاتوو بچێت ئیدارەیە وڵاتە بکە بەڵام بۆ ئێستاش گرنگە ئێمە ئەوە مانگی دەیە باسی نەوتی دابینکردنی نەوت بکەین نەوتی ماڵان بۆ سوتەمەنی ماڵان باسی کارەبا بکەی باسی خوێندن بکەی بە بڕیارێکی وەزیری پێشوو خوێندنگەکانە کرێ بە ئینگلیزی بە بڕیارێکی ئەم وەزیری ئەم کابینەیە ئەکرێتەوە بە کوردی بەڕاستی ئەمە ئیدارەدانی وڵات نییە ئەمە مەزاجگەرایەتیە. بەڵێ سپاس دەکەم کاتم زۆر کەمەوە 5 دقەیەک ئەگەر بە کوتوەڵامی چەند پرسیارێکی ترمان دەیتەوە سەبارەت بە بانگەشەم کابینەیە کە مەسەرەن نزیک دەبینەوە لە 100 ڕۆژ بڵێن 80 ڕۆژێک تێپەڕیوە پێکێنانی کابینی نوێ هیچی کردو تا ئێستاوە سەبارەت بە زیادکردنی و یاریدەدەریش کە تاکو ئێستا 4 پۆستی یاریدەدرێت داتاشراون ئایا کوردستان پێویستی بە و هەموو بڵێن وەزیر و یاریدەدەرە هەیە؟ کاک حەکیم ئێمە لە سەرەتاوە پێش دروستبوونی ئەم کابینەیەش وەکوونەوەی ڕامانگەیاندووە کە باوەڕمان بۆ نیە لەگەڵ یەکێتی پارتیا بچین حکوومەتێ دروستکەین کە ئەوانتیایە باڵا دەست بن لەبەرەوەی ئەو بە شکلی تەنها وەکو جەستەیەک وەکو بۆدێکەی تۆ مشارەکەت پێکە ئاجینا وەکو ئەجێندا و پلان و بەرنامەی خۆت کە بچی خزمەتی خەڵک بکەی بەشداری پێ ناکە و لەوێ دەستت ئەبەستێتەوە ناڵێ بە شێوازێک لە شێوازەکان ئەو بەرنامەی کە هاتە بۆ خزمەتی خەڵک جێبەجێ بکەی وەزانی ویشمانە کە دوو حیزبی دەسەڵات لە کاتی مفاوەزاتی پێکێنانی حکومەتە ئەوەندەی هەوڵیان داوە بەرامبەرەکەیان بە هەندێک قسەی ناڕاست و بە هەندێک بەڵێنی ناڕاست بۆ پێکێنانی حکومەت ڕازی بکەن ئەوەندە مەبەستیان نەبووە کە چۆن بەرنمەیەک داڕێژن تایە کارنامەیە کە خزمەتی خەڵک بکەن تۆم لا حەزە بکە بەردەوام دوو حیزبی دەسەڵاتی پارتی و یەکێتی لە کاتی پێکێنانی حکومەتە قسەیەکیان کردووە دوایی قسەیەکی تریان ڕفتارێکی تریان جێبەجێ کردووە بە ڕۆحێکی ئینتیقامی بەردەوام ڕفتارەکەن یعنی بە تایبەت ئەوەی کە بینیمانەوەیە چ لە کاتی خۆشیە چ لە کاتی ناخۆشیە ئەو دوو حیزبەی دەسەڵات بەردەوام لە سەنگەرگرتن و ئینتقامکردن بوون لە هاوڵاتیان و لە حیزبەکانی تر تۆ ملا حەزە فەرموو وەزیر ئیشی چییە؟ وەزیر ئیشی ئەوەیە کە بەشێک لە ئەرکەکانی سەرۆک وەزیران وەرگرێک کەواتە یاریدەدەری سەرۆک وەزیرانە کاتە تۆ سەرۆکی حکومەتت هەیە سەرۆکی حکومەت بەرپرسە لە سەرجەم وەزارەت و دامەزراوەکان بۆ ئەوەی ئەم کەسە بتوانێت کارەکانی ڕاپەڕێنێ کۆمەڵێک یاریدەدەر بۆ خۆی دانێ کە ناویان وەزیرە تۆ خۆت یاریدەدەرەکەت هەیە وەزیرەکەت هەیە ئیتر ئەمە چیە لەو لاوە دادناوە ینی بەڕاستی ئەوەی کە ئەبینری ئەوەیە کە یعنی جۆرێک لە بێمتمانەی هەیە لە نێوان تەنانەت ئەو حیزبانەشا کە حکوومەتیان دروست کردووە خۆشیان لەو لاوە وەزیرەکە لای حیزبێکە یاریدەدەرێکیان دروست کردووە لا حیزبێکی تر دانراوە لەم لاوە وەزیرەکە لە لای ئەم لایەنەیە سێبەرەکەی لە لای ئەو لایەنەیە دوایە من کە وەزیری بۆ نمونە پەروەردە یا تەندروستی یا کشت و کاڵ یان پێشمەرگەم هەبێ یاریدەدەرت بۆ چییە؟ تۆ ئەگەر بەتەمانیت یعنی من پێم سەیرە بەڕاستی تۆ پەرلەمان لاوازەکەی حکوومەت لاوازەکەی وەزیرەکان لاوازەکەی دەسەڵاتی قەزایی لاوازەکەی ینی ئەم هەموو لاوازکردنە ئەگەر لە بەرامبەر ئەوەیان نەبێ بتەوێ پێگەی بنەماڵە و حیزب بەهێزکەی ئەی بۆچیتە ئەمە هەمووی بەڕاستی پۆست بەخشینەوەیە تۆ زانی یاریدەدەرێک موچەکەی چەندە هەر هیچ نەبێ 5-6 میلیۆن دینارە ئەی نەسرەکەی چەندە ئەی سیارە وەرەگرێ ئەی حیمایی بۆ دابینەکرێ خانوویە درێتێ دوای خانەنشینەکرێ بێ بە بار بەسەر خەڵکەوە یعنی ڕاوێشکارێک لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان لە فڵان شوێن کۆمەڵێک امتیازاتی هەیە یان وەزیرێک کۆمەڵی امتیازاتی هەیە دوایی خاننشینەکرێ بێ بار بەسەر خەڵکەوە یعنی من یەک پرسیارەکەم بۆچی وەزیرێک لە دوای یان یاریدەدەری وەزیرێ یا ڕاوێشکارێکی ئەنجومەنی وەزیران لە دوای چەند ساڵێکی کەم 4 ساڵ تۆ بڵێ خزمەتکردن یان لە پۆستێکە خزمەتی چی وڵا خۆتا ئێستا ئەگەر خزمەت بکرایە بۆ شێوازە نابوو لە دوای 4 ساڵمانەوە لەو پۆستەیە بە موچەیەکی بەرزی 4-5-6 میلیۆن دیناری خاننشین بکرێ بەڵام مامۆستایەکی ناوەندی دوای 40 ساڵ یا 35 ساڵ بە پێوەوەستان بۆ خزمەتکردنی کوڕ و کچەکانمان مناڵەکانمان
بە 350-400 هزار دینار خانشین ئەمە عەدالەتێکی لەکوێیە؟ باڵە دکتۆر نیو خولەک پێ دوای ئەم کابینێت تا ئێستا هیچی نەکرد و چاوەڕێی چاکسازیشی لێ ناکەی بە کورتی وێسکووە کاتم نەماوە. زۆر بە کورتی ئێمە پێشتر وتومانە ئەو عەقڵەی کە کابینەکانی پێشووی هەرێمی کوردستان هەر هەشت کابینەکەی بەڕێوە بردووە هەمان ئەو عەقڵ و ئەو حیزب و ئەو ئەجێندایە کە ئەم کابینەیەش بەڕێوە بە دەموچاوەکان گۆڕاون بەڵام بەرنامە و عەقڵێتەکە نەگۆڕاون لەبەرەوە شتێکی تازەی لێ چاوەڕوان ناکرێەوە. ئەوەی ئێستاش بینیومانە ئەوەیە کە لە ماوەی ئەم دوو مانگ زیاترەی کە دەست بەکار بووە هیچ گۆڕانکاریەک لە دۆخ و گوزەرانی هاوڵاتیانە نەبووە. ئەمە کەم بە ئاخر قسەم باوەڕم پێ بکە دوێنێ ئێوارە لەگەڵ کۆمەڵێک کاسبکاری ناوبازارە دانیشتە بووم ئەیانوت دکتۆر لەوەتی حکوومەت تەشکیل بووە ئەوەندەی تر بێ بازاڕی ڕووی کردوتە بازارەکانی هەرێمی کوردستان ئێمە پێمان وە بوو حکوومەت تشکیل بوو بازار باشترە بێ. ئەزانی تۆ موچە چەند ڕۆژێک دواکەوتووە لەوەتی حکوومەت تشکیل بووە لە باتیەوەی موچەیان بکردایە بە 25 ڕۆژدارێک یا 20 ڕۆژدارێک بۆی ڕێک بێتەوە و موچەی مانگی شەشت لە مانگی دەیان نێنێ هاتوون موچیان کردووە بە 34 ڕۆژ 35 ڕۆژدارێک ئیتر کوێی کابینەکە ئومێد بەخشە. سپاس بۆ بەڕێز دکتۆر کازم فاروق سەرۆکی فراکسیۆنی نەوەی نوێ لە پەرلەمانی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵ مامۆی. سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.